سڵاوتان لێبێ ئەم کاتان باش دیلمان خسترەوەم لە بەرنمەیەکی دیکەی ئستاتیکاوە هاتمەوەلاتان لە بەشی دووەمی بەرنمەی ئستاتیکا لەگەڵ بەڕێز دکتۆر ئاگرین عەبدوڵڵا لەگەڵتان دەبم بۆ هەڵدانەوەی وێزگەکانی تەمەنی کاک دکتۆر دووبارە سپاس دەکەم. زۆر سپاس، دیسان خۆشحاڵم لەگەڵتان. سپاس بۆ جەنابتان. ئەم جاریان لەم بەشەدا و لەم هەفتەدا هاتوومەتە شوێنێکی یادگەکانی جەنابتان کە ئەو قوتابخانەیە کە لە ڕابردوودا پەروەردە و فێرکردن لە لای مامۆستاکانەوە بۆ قوتابیەکانی هاوشێوی وەکو جەنابتان هەبووە. سەرەتا ئەگە بپرسم ئەم قوتابخانەیە چیت وەبی دەهێنێتەوە؟ بەڵێ لە ڕاستیدا 35 ساڵ گەڕامەوە داوە، ینی بیرەوەریەکانی 35 ساڵ بەر لە ئێساکە لەم شوێنە پیرۆزەدا لەم قوتابخانەیەکە کۆمەڵێ مامۆستای زۆر دڵسۆز و بەڕاستی بە معنای کەلیمە کادری پەروەردەیی دەرسیان پێوتینەوە پەروەردەیان کردین و ئەمە دوام محەتەم بوو لە سلێمانی لە خوێنە کە پۆلی 6 بوو لێرە، هەم پۆلی 6م تیا خوێن هەم ئیمتیحانی 6 تا 6 خوێن لێرە لە 3 تا 6 لە 3 تا 6 بەزیانی وەکو لە بەرنامەکەی تیشە باسمان کرد قوتابخانەی سەرەتایەکەم ئەو بارە و بابان بوو، پاشان ناوەندی زانیاری بوو، بەڵام ئامادەی سلێمانی کوڕان بوو کە ساڵەکانی 4 و 5 و 6م لێرا خوێن، 6م هەر لێرا خوێن، هەر لێرەشە ئیمتیحانم ما و توانیمان بە نمرەیەکی گونجاو و باشەوە ئیتر بەرە و زانکۆی سەلاحەدین چوین لە هەولێر و چوینە کۆلێژی ئەندازیاری. چی لە قوتابخانەکە گۆڕاوە؟ وەڵاهی زۆر گۆڕانکاری تیا بووە، ینی وەکو هەیکەلە کۆنەکەی هەر خۆی ماوەتەوە، بەڵام بۆ یاخکراوە هەندێک ژوور هەستم کرد، ینی ئێستا بیرم کۆتەوە جاران هەندێک پۆل هەبوو نەماوە، هەندێک سەوزایی و باخ و ئەوانە ئیزافە کراوە، بەڵام هەستێکی زۆر خۆشم لە بەجێهێشتنی جەنابتانەوە چەند دارێکیان ناشتووە. ئەم دارانە لە تەواو قاڵبووبوونەوەی خۆیاندا پێتان وایە دارەکانیش لەگەڵ ئێوەدا گەشەیان کرد خۆیان دروست کرد؟ بەڵێ وەڵا هەر کوچە و شوێنێکی ئەوە قوتابخانە ینی بیرەوەریەکم لەگەڵیا هەیە خۆم و هاوڕێکانم کە لێرە خوێنمان مامۆسا باشەکان بەڕاستی ئینتڵاقێ بوو بۆ ئەوی کە بەرەو قۆناغێکی نوێ بڕۆم کە ئەندازیاری شارستانیم لە هەولێر تەواو کرد، پاش ئەوەش بەڕاستی زیاتر قوڵبووم بۆ لە بواری ئەکادیمیا، ماستەرێکم لە بواری ئیدارەیە هێنا، ماستەر ئین بزنس ئەدمینستریشن MBA پێڵێن کە شەهادێکی عالەمیە، CEO-ئەکان یان با بڵێن بەڕێوەبەرەکان لە زۆر شوێنی دنیا چ لە کەرتی گشتی بێ یا لە کەرتی تایبەت ئەو شەهادێ ئەخوێنن. پاشان ماستەرم لە هەندسەی ڕێگاوبانە هێنا کە ئەمە اختصاصی خۆم بوو، زۆر مەبەسم بوو قوڵبمەوەتیایە و ماستەرەکەشم بەڕاستی لەسەر بابەتی بەکارهێنانی جۆری قیر بوو لە هەرێمی کوردستانە کە پێوتی پێرفۆرمەنس گرید of asphalt in کوردستان ریجن. بەڕاستی ماستەرەکە ئێستا بەرنامەی کارکردنە لە سەر تاسەری هەرێمی کوردستان لە 2016ەوە هەموو داوائیرەکانی هەرێمی کوردستان لەسەر ئەوە ئەڕۆن جۆری قیرەکان هەڵبژێرن، لە زاخۆ قیر بکەی، لە کەرکووک بیکەی، لە حاجۆمەران بیکەی، لە هەولێر بیکەی، لە زاخۆ بیکەی، بەپێی ئەو سیستەمەی کە لەو ماستەرە پێشنیارمان کرد ئێستا کاری لەسەر ئەکرێم. پاشان بەڕاستی زیاتر گرنگیمان بە بواری ئیدارەیە، بۆیە دکتۆراکەم DBA هێنا لە ئیدارەیە لە سایبەرس ئینتەرناشنڵ یونیڤرسیتی و ئیتر لەو کاتەشەوە چەندین دەورە و خۆپێگەیاندنی کەسیش هەر بەردەوامەوە نەوەستانە. جا من ئەمە مەبەستمە لەم بەرنامەداوە تایبەتی لەم شوێنەدا کە دەستپێکی پێگەیاندنی جەنابتان بووە دەشنە زانکۆ چەند شەهادەیەک و چەند پسپۆڕەیەک بەدەست دێن، پێم باشە باسی ئەمەش بکەین فرسەت بقۆزینەوە بۆ ئەوە کە ئێمە لەوانەیە فرسەت نەبێت بچینە هەولێر و بتوانین لەوێش هەندێک لە وێزگەکان بکەین، بەڵام لێرەوە توانین باسی بکەین. بەڵێ وەکو ئاماژەم پێ ئێرە ئینتڵاقە بوو و لە هەولێر و لە دەرەوەی وڵاتیش بەڕاستی توانیم شەهادەکانی ترچکە شەهادەی بەکەلۆریۆسی ئەندازیاری شارستانی ئەوە بنەماکە بوو، لەسەر ئەوە ئەمانتوانی لە ئیدارەیە تەطویر بە خۆمان بکەین و ئەمانتوانی لە هەمان زانستی ئەندازیاریشە لە هەردووکی ڕۆشینوە دەیان بەحس و لێکۆڵینەوەی زانستیم لەسەر بواری ڕێگاوبان و قیر کردووە و لە مجلە هەرێمیەکان و نێودەوڵەتەکانیش بڵاو کراوەتەوە. زیاتر بەڕاستی لەم 20 ساڵەی ئەخیرە اختصاسەکەم بەرەو بواری ڕێگاوبان ڕۆشت و مەسائلی قیر و ئەسفەلت و جۆرەکانی و فەحسەکانی کە پسپۆڕێکم لەو بوارەیە قوڵ کردەوە و زۆربەی زۆری ئەو کۆڕ و کۆبوونەوە کۆنفرانسە نێودەوڵەتیانش کە بەشداریم تیا کرد و بە تایبەتی
فدراسیۆنی نێودەوڵەتی ڕێگاوبان کە فدراسیۆنێکی ئەمریکیە بۆ بواری ڕێگاوبان تازەترین تەکنۆلۆژیای ڕێگاوبان بەکارێنێ بەردەوام وەزارەتی ئێمەکە من کاریتی ئەەکەم ئەندامە لەو فدراسیۆنێ و ئێمە بەشداری لە هەموو نەشاتاتەکانیانەکەین بەڕاستی سەقڵێکی برەمان لە بواری ڕێگاوبانە کردو لێەوە. جوانە ئەو قوتابی کە لە 12 ساڵ لێرە بوو دەیویست ببێتە ئەم دکتۆر ئاگرینەی کە ئێستا خۆی پێگەیاندووە یەخود نا دەتویست بەهێزتر بیت و دەتەوێت بەهێزتریش بیت. لە ڕاستیدا هەمومانیانی لە سەرەتای ژیان و گەنجێتیمانە و کۆمەڵێک حەز و خەون و ئاواتمان هەبووە زیاتر خەونەکانم ئەو بۆ چۆن بە باشترین شێوە خزمەتی خەڵکی کوردستان خەڵکی وڵاتەکەم بکەم دوجار خزمەتی مرۆڤایەتیش کەم بەگشتی وەکو پامێکە بڕۆمان پێێتی ئیتر لەو بوارە بە دقیقی ڕەنگە نەمزانی وتم و حەکانم چۆنە چکە لە قۆناغەکانی ترە زیاتر کە گەیشتی تا هەندەسە اینجا ئەزانی ئەتوێ بەرەو چۆ بڕۆی چکە هەندەسە خۆشی دنیایکی فراوانە و جۆرە ها پسپۆڕیتایە من دوجار خۆم زیاتر لە ڕێگاوبانە بینیەوە لەو بوارە پسپۆڕەکەم قۆڵ کردو چکە ئێستا لە دنیای پێشکەوتووەوە باوە نابێت تۆ پسپۆڕێک و بەربڵاو بێ ئەبێ تەسکی کەیتەوە و چڕی کەیتەوە لە بوارێکە باشترین خزمەت و کارکردن بەو شێوازە. کەواتە وەکو گوتم لە خەیاڵتا هەبوو ببیتە ئەمە. تەمۆحم هەبووە تەمۆحم هەبووە کە پێشکەم و بڕوانامەی گەورەتر بێنم. باشە کاک دکتۆر کە لە دەرگاکە هاتینە ژوورەوە بۆ ناو ئەم قوتابخانەیە ڕاستە و ڕاست بەڕێستان چاوتان خستە سەر ئەو مامۆستا و ئەو بەڕێوبەرانەی کە لەسەر بۆردەکە یا لەسەر وێنەکانی لێرە چەند بەڕێوبەرت لێرە بەڕێ کرد؟ ئەوەی ڕسمەکان بینیم ئەو بەڕێزانە تەنها مامۆسا عوسمان کە ئەو کاتە بەڕێوبەر بوو لێرە مامۆسایەکی زۆر باش و پیاوێکی زۆر دڵسۆز و میهرەبان لەگەڵ قوتابیانە. پاشە مامۆسا جەباریشم ناسی و دیارە دوای ئەو بۆ بەڕێوبەری من لێرە نەماوم ئەو کاتە کە ئێمە لێرە بووین مامۆسا عوسمان بەڕێوبەر و بەڵام مامۆسا جەبار جێگیری بەڕێوبەر بوو هاوکار بۆ و دایمەن ئاهات بەڵام زۆر جار لێمان تووڕا بوون زۆر جار توندون بەڵام ئەکید لە پێناوی بەرژەوەندی ئێمە بۆ کە ویستوانە ئێمە وەکو قوتابی وەکو کوڕی خۆیان هەردەم تەماشایانەکردنی وەکو برازای خۆیان کە بمان خەنە سەر ڕێی ڕاست بخوێنین و ئاگامان لە خۆمان بێت و هەڵە نەکەین. چاوی مناڵ چاوێکی تیژە وایە؟ بەڵێ ئەو وەسف و پێناسەی کە بۆ مامۆساکەت دەیدەیت لە ڕابردوودا کەواتە دەتەوێت بڵیت مناڵ هەمیشە وەکو میهرەبانی یەکسەری مامۆساکەی دەکات دەبێ مامۆساکەی میهرەبانی ببەخشێتەوە بۆ و هەرچەنە ئەو بەڕێوەبەر بووە لەوانەیە ئەو بەڕێوەبەرە زۆر بەرکەوتنی لەگەڵ تۆ یاوەکو مامۆساکە نەبوو بێت بەڵام خوێندنەوەت بۆ بەڕێوەبەرەکەت هەبووە کە دەڵی بەڕێوەبەرێکی بەڕێوەبەرێکی دڵسۆز بۆمان من بەدڵنیە هەرچەندە ڕەنگە ئەو کاتێک کە لێرە یان لەو تەمەنایە بیرکردنەوەکە بە جۆرێکتر زۆر جار مامۆسا لێت و ڕابی پێ ناخۆشە بەڵام ئێستا بۆمان دەرەکەی ئەو لێت و ڕەبوونەوەی بوو بۆ باشکردنی ئێمە بۆ بەهێزکردنی ئێمە بۆ شارەزابوونی ئێمە بووە بۆ دروستکردنی دروستکردنی تۆ چوانەیەکدا زۆر زیرەک بوویت؟ وەڵا لە ڕاضیاتە لە بڵین بیرکاریە لە زیندەوەرزانیە لە فیزیایە لە کیمیا لە زانستیەکان دایمەن بەڵام تۆزێ لە عەرەبیە بیرکاری چۆن بوو؟ زۆر بیرکاری باش بووی؟ پێرفێکت مامۆساکە چۆن بوو لەگەڵتان؟ ئەوانی زۆر باش بوون چونکە ئەو قوتابی کە لە خوێندنەکەدا زیرەک بە مامۆساکەشی زۆر گرنگی پێیات و دەستی ئەگرێت و هاوکاریەکات چاوی لەسەری وەڵا ئەوەی لە بیرم بێ ئاتەن ینی لە قوتابی زیرەکەکان بووم لە پێشەوە لە پێشەوە مامۆساکان ماڵێن ئەوە بێدا من خۆشیان نەویستم وە هیچ گرفتێکم لەگەڵ کەسیان گرفتە نەبوو. باشە ڕەحلەکانی ئەو کات حەسن بوون تەختە بوو هەیکەلەکە ئاسن بوو نازەم ێستا چی بەسەراتەوە بەس تەخت و دوو کەس ینی دوو قوتابی لە تەنیژێکەوە دانیشتن لەسەری پێت باشە بچینە پۆلەکە و لەوێ زیاتر زۆرم پێخۆشە باشە پێم خۆشە ئای چەند ئومێدێکی جوانە گەڕانەوە بۆ مناڵی ئای چەند ئومێدێکی جوانە گەڕانەوە بۆ مناڵی لە دڵۆ پێ هەنوی نەچێ لە ناو دەریایەک لە تاڵی لە دڵۆ پێ
هەنوی نەچێ لەناو دەریە یەک لە تاڵی. کاک دکتۆر هاتووینەتە نێو تەواوی نۆستالۆژیاکەوە کە یادگەی هەمومانی با بڵێن پێوە گرێدراوە. ئێستا جەنابتان بریکار نین، بەرپرسیارەتیتان نییە، قوتابیەکی سادە و ساکارن لە نێوانی تەمەنەکانی 10 بۆ 12 ساڵن. چه هەستێکتان هەیە دووبارە؟ تۆزە زیاتر تقریبا بڵێ 16 بۆ 17. 16 بۆ 17 باشە. چه هەستێک دروست دەکات بەو شێوەیە لەسەر ڕەحلەی پۆلێک دانیشیت دووبارە ئەم یادگەیە دروستکەیتەوە؟ ڕاستە وەڵاهی ینی بەقسمێتێ ناو قوڵایی بیرەوەرەکانەوە کۆڵی بیری بیرەوەرەکانەوە ینی ئێستا کە هاتمە ئێرە ئەو دەنگە دەنگی تەلە بەو کە ئاهاتی نەژوور ئەو لە جۆمە ئازرنگێتەوە. هەر لەم پۆلەیە بوو پێم وایە دەرسی زیندەوەرزانیمان خوێن مامۆستا ئیسماعیل لێرە دەرسەکەی پێوتینەوە. ئیتر ئەوانم بیرکەوتەوە بەڕاستی ینی بیرەوەریەکی خۆشە فعلەن ئەتوانم بڵێم 36 ساڵ ئەگەڕێمەوە دواوە. ڕاستە ینی لە ئەواخری نەوەیەکە ئێرم بەجێژ ئەکاتە 35 ساڵ بەڵام بابن ساڵی 6 خۆشی باس کەم کەواتە ئەکاتە 36 ساڵ بەر لە ئێستا. ڕاستی یادەوەری زۆر زۆر خۆشە ینی شعورێکم هەیە یەکەم جارەوە هەستە بکەم زۆر زۆر بە سۆزە. بەڵێ لە پێشەوەی داهانیشتی یال لە دواوی وەڵاوە کوتم لە پێشەوە دانیشم حرمەتەن دواوی تەمەڵەکان سەحبەتێکان لە پشتەوە بوون بەڵام ئێمە لە پێشەوە بووین ینی ئەو جددیەکان و هەمووشت ئەم نووسیەوە و زۆر بۆیە ئاگام لە دەرس بووە زۆر ئاگام لە مامۆستا بووە بۆیە دایمە لە پێشەوە بووم. ئەوانەی پێشەوە ورتە ورت و شتیان نەبوو هەر نابووەوەڵا هیچ قسەیەکە نابووە بکرێت چکەسە دەرەکەوت. زۆر جاریش کە 2 ساڵ 3 ساڵ لە پۆلێکە ئەمایتەوە مامۆستا بەیەک و دووی خسیتە پشتەوە چونکە باڵا و بەرز و لەو تەمەنەشا گەشە زۆر. من هەموو ساڵەکان لە کاتی خۆی بڕیمە ساڵێکان نەمامەوە. هەرگیز مامۆستا وتویەتی ینی حرمەتەن بم دەستەواژەی مامۆستاکە بڵێم هاوارکە بڵێ ئاگرین بێدەنگ بە ئاگرین دەنگە دەنگ مەکەن ئاگرین سی دواوە مەکەن شتا هەبوو؟ ینی نازەم ڕەنگە ینی چکە ناڵێم ماوەی 36 ساڵ پێش ئێستا هەموو بیرەوەرەکەم بە وردی بیر نامێن بەڵام ینی خەیاڵم نییە حاڵەتی وا ڕوویا بێ ئەگەر ڕووشیا بێ زۆر زۆر کەم. هەستت بۆ لێیانی جەڕاس لە نێو گەرمەی دەرسی مامۆستایەکایت مامۆستاکەت حرمەتەن یەک تۆز عەزیەتت ئەیا بە زۆر وتنەوەی دەرزەکە و وانەکە بە تۆ بەڵام لەو کاتەیە کە جەڕەز لێیە هەستێکی چیت بۆ زۆر زۆر خۆشە بە تایبەتی وانەکانی ئەخیر تۆزێترەوە نیە قوتابی ماندووە بوو هیلاکە بوو بە تایبەتی ئەگە دەرسەکەش قورس بواە جەڕەسەکە وەکو کردنەوەی دەرگای باشوا بوو مامۆسافریان ناگوتە لەبا هەمووی هەڵە ئازاد بوومە ئازادی خۆی وەرەگرت. باشە هاوڕەکانت ئەو کاتێک کە لەگەڵ هاوڕەکانتە لەو فرسەتەیە کە پێتان دەدرا جەڕەس لێ دەدرا خۆتان بە چیوە سەرقاڵ دەکرد؟ ئیتر هەموو ئەچوونە ئەو یاردەکەەوە گۆڕەبانەکە و قسە ئەکرا هەندێک جار تۆپیان هێنا تۆپێن ئەکرا بە تایبەتی ئەو بڵین گۆڕەپانی ئەولاوە ئەوەی تر عاتەن فرسەکان کەم بوو 5 بۆ 10 دقیقە بوو زۆر نەبوو تر هەرەوە نەفریاکەوت تۆزێ چوونە دەری هەوایەک هەڵمژیت و حانوت هەبوو بەڵێ پێداویستی تر و تر ئەگەڕایتەوە. باشە من یعنی لەو کاتەیە کە دەهاتیت ئیمتیحان دەستی پێ کرد لەگەڵ ترس و ئیمتیحانات و قەلەقی هەبوویت؟ والله وابزەم هەر من نا زۆربەی زۆری ینی قوتابیان و ئەوەی ڕەفیقەکانی ئەو فۆبیا ئیمتیحانەمانێ ئێستا خەوە بینی لە خەو تا داخڵی ئیمتیحان بوویت و سعیم نەکردووە خۆ ئامادە نەکردووە گەورە فەیلسوفەکانی ینی ئەو فۆبیا دەرونیە لەناو هەموومان هەیە لەناو زۆربەمان بە ئەنیشتاینیشەوە لێو نابێتەوە. باشە کاک دکتۆر تا ئێرە ئێمە قسەکەین قسە لەسەر ئەم وێزگەی مناڵیە دەکەین با بڵێن دوای خوێندن دوای ئەم قۆناغی کەی زانکۆ دێتە پێش
باسی ئەوشم بۆ ماڵم قۆناغی زانکۆش قۆناغێک بوو هەندێک باسم کرد لە بەرنامەی پێشووترا پێم وایە قۆناغێکی قورس بوو کۆتایەکانی بەداخەوە شەڕی نەگریسی ناوخۆی بەسەراهات بەڵام لە دوای زانکۆ قۆناغێکی گرنگ بە نیسبەتی منەوە دەستی پێکرد قۆناغی ئیشکردن بوو وەکو مهندس لە پرۆژەکانە ئێسپادەجووت پرۆژەی زۆرم بینی و بەرپرسیارەتی زۆرم بینی لە چ لە بەرپرسیارەتی بەشەکان و بە پلە پلەی ئیداری پیاڕۆشم بۆ بوون بە بەڕێوەبەر بەڕاستی لە کاتی بوونم بە بەڕێوەبەر زۆر هەوڵم ئایا و بەجددی کار بکرێت دایمەن هەوڵم ئایا پرۆژەکان تا بکرێ بە باشترین مواسەفات جێبەجێ بکرێت هەوڵم ئایا مواسەفات و ڕەوشی ئەندازیاری و تەکنیکی تازە بێنمە ناو ئیشەکانەوە. هیچ پرۆژێک قەلەقی کردیت کە بڵیت قورسە بە من ناکرێ بەڵام هەرێ بێ بیکەم؟ هەبووە بەڵێ هەبووە بیرمیان ڕێگەی گۆڕەت و شانە دەر هەبوو یەکێ بوو لەو ئالەنگاریانی ڕوبەڕوون بۆ لە ژیانی هەندەسیما پێشووتر ئیشەکە کرابوو تەواو نەکرابووی هەر کە چوینە ئەوێنجا تعبیرێکە لە ناو مهندسەکانی ڕێگەوبان ئەنوو مەقبەرەت المەکائینە هەرچی ئامێری دائیرە بوو چوو بۆ ئێوە شکا بوو چانەکرابوو بەجێڵرابوو بلدۆزەرێک لەملا شۆفڵێک لەولا ڕێگاکەش ناوچێکی شاخاوی سەخت بوو پیانە و ڕێگەی گۆڕەت و شانە دەر لە قەزای مێرگەسوور بوو ئەوسا لەگەڵ وەزیری ئاوادانکردنەوە چوینە ئەوێ خاتو نەسرین بەرواری بووتی ئەم پرۆژێ و پێ تەواوە کرێ وتم بەڵێ ئەتوانم بیکەم بۆ قورسیش بوو تەمەنم زۆر نەبوو کاتە ئەزممویشم زۆر نەبوو تازە بووبووم بە بەڕێوەبەر لەوێ بەڵام بەڕاستی بە هیمەتی هاوڵەکانم کۆمەڵی ئەندازیاری زۆر باش کە لە دایرەی ئاوادانکردنەوەی هەولێر بوون یعنی وەکو یەک تیم بە یەک دڵ بە یەک دەست کارمان کرد و پرۆژەکە لە ماوەیەکی زۆر پیاسە تەواو بوو قیریش کرایەوە ڕێگاکە کرا ئامێرەکانمان چاکردەوە ئەوە زۆر حاڵەتی تریش هاتوۆتە پێشم بەڵام ئەویان یەکێ بوو لە قورسەکان کەواتە ئەتوانم هێزێک و ئیرادەیەکی بە تۆیە و ئەتوانم یەکێکە لەو پەیامە ئیرادەیانەی بڕوا بە خۆبوونانەی کە هەمیشە ئەڵی بەڵێ ئەتوانم ئامۆژگاریشم بۆ هەمووان وایە بۆ شێوازە بیرکەنەوە دایمەن ڕوبەڕووی هەر ئیشێکی قورس بوو بێتمەوە پشت بەخوام هەوڵم ماوەتیا سەرکەوم وە تا ئەستێکی باش هەر بەتەنهانا بێگومان ئەبێ کۆمەڵی خەڵک هاوکاری بکە وەکو تیمێک وەکو دایرێک سەرکەوتوینتایە و لە هیچ ئیشێک کە قورسیش بوو بێ نەترساوین و نەگەڕای. باشە تا ئێستا کە لەگەڵ جەنابتا قسەکەین جەنابتان لە بەرپرسیارەتیدا چ با بڵێن دوایین ئیشتان چی بوو کە کردتان و دەتانەوێت ئەو ئیشش ئەگەر نەکراوە تەواویکەن؟ وەڵاهی دوایین ئیش کە بە گرنگترین ئیش دای ئەنێم دروستکردنی ڕێگەی هەولێر کۆیە بوو ئەویش یەکێ بوو لە داواکاریە زۆر قورسەکانەوە من شەخسیەن وەکو گرەیەکی دەرونی وا بوو لام خەڵکێکی زۆر داوایە کرد خەڵکی خۆشەویستی کۆیە داوایە کردوە زۆر جار ئەوتران نێوان سلێمانی و هەولێر ڕێگاکەی زۆر زۆر خراپە هەرچەند هەولێر کۆیە 100% هەمووی چارەسەر ناکە با ڕاست بڵین بەڵام بەشی گەورەی کێشەکە چارەسەرەکە نزیکی 48 کیلۆمەتر ڕێگای ئێستا بە سوپاسەوە جەنابی کاک مەسرور بارزانی خۆی سەرپەرشتی خستنەکاری کردووە بودجەیەکی گەورەی بۆ تەرخان کردووە تاوان جەنابیان و سەرۆکایەتی ئەنجومەن و بە هەمانگی لەگەڵ وەزارەتی ئاوادانکردنەوە ئەمە یەکێکە لە پرۆژە هەرە گرنگەکانی ڕێگاوبان لە هەرێمی کوردستانە کە کاریگەری لەسەر باشکردن و گەشە پێکردنی ئابووری هەرێمی کوردستانیش ئەبێ لەگەڵ تەواوبوونیە ئەمە یەکێ بوو لەو پرۆژانەی زۆر خەم بوو کە بکرێ و ئیشەڵا ئێستا لە سەرەتاین 25 تەواو بووە و هەموو ئیشەڵا لەگەڵا بین تا ئەوەی بکرێت. من لەو بەرنامەدا کەمترین جار باز لە پرۆژەکان و پلانەکان دەکەم زۆرمان باس کردم بەس لەم بەرنامەدا پێم باش بوو هەر لەگەڵ جەناب تا وەکو وچانێک بدەین وچانێک بدەین لە دوورکەوتنەوە لە پرۆژە و لە پلان وانە باسی شتێکی خۆشم بۆ بکە کە بەسەرتان ناهات بێ لە کاردا لە بەرکەوتندانا چی بووە؟ ئەم پرسیارم پێخۆش بوو لە ڕاستیدا من کە بەڕێوەبەری چەند بەڕێوەبەرایەتیەک دایمەن لەگەڵ ستافەکە ئەوەی توانی بێتم یعنی هاوڕێ بووین لەگەڵ ئەو مهندسەکان و فەرمانبەرەکان ئیداریەکان ژمێریارەکان حتا شۆفێر و حرەسەکانیش دایمەن بەو نەزڕەیەوە کە ئەبێ هاوکاریان ئەبێ بیان پارێزم ئەگەر هەڵیان کرد ڕێڕاستیان پیشانم ڕاستیان کەمەوە نەک بە نەزڕەی عەزیەدەم بەڵام هەندێشی تەڕائیفی خۆشی ڕۆیەکی یەکێک لەوانە
تەلەفۆنم بۆ مهندسێ کرد لە حساب ئەبێ لەسەر تیمی فاریشە بێ فاریشەش طبعاً کە قیر ڕائکێشێ و کۆمەڵێک گەڵابەی قیر هەیە و ئەبێ ینی دەنگی ئیشکردن جیاوازە لەوە کە تەلەفۆنم بۆ کەوتم لەسەر قیری وتی بەڵێ لەسەر مەڵە قسەکانی تاوانەکە کەڵە شێری قوقانی فڕی باوکم تۆ معنەیە لە کەمپی هەڵوەسای وڵاتر وتی وەڵا فعلا کەشف بووی جارێکی تیژ ئەچوومە سەر لە دەستم دەرناچی کاک دکتۆر لە دەستم دەرناچی خەزانی قیر پێڵن جفرەی قیر جفرەیەکمان هەبوو بەڕێزێکمان دانەبوو سەرپەرشتی گەرمکردن ئەوانەی کە وەڵام نیش بانی زوو چوومە سەر خەزانەکە و لەوێ نەبوو تەلەفۆنم بۆ گوتم فڵان کەس لەشێوتی وەڵا لەسەر جفرەکەم خۆم لێ ئەوەستاوە وتی وەڵا تێکەوتم نەهاتم ئەمڕۆ ئەوتم بۆ وادوت ینی ئەمە دووهینی زۆر خۆش دایمە لە ژیانمان ینی بیرم ئەکەوێتەوە ئەیڵێمەوە بەڕاستی ژیانی ئیشکردنمان ڕەنگە توندی و جدیەتی تیا بۆ کە پێویست بێ وا بێ بۆی بڕات بەڵام لەگەڵ ئەوە شایانی دیوێکی ترمان هەبوو کەم دیوی برایەتی وەکو یەک خێزان تەماشای کەواتە تۆ دەتەوێت بڵیت زۆر جار ئەم جدیاتە پێویستی بە هەندێک جار سوحبەت و هەندێک بەرکەوتن هەیە کە بۆ ئیشکردن و دەروونێکی باش شتێکی دیشم بیرکەوتەوە من کە لە بەڕێوەبەر زۆر کۆبوونەوەم ئەکرد بە کارمەندەکان و یەکشەمان کۆبوونەوە جاریۆ لە یەکشەمە دووسێ کۆبوونەوە مەکرد بۆ بە ئەندازیارانی میکانیک بەڕێوەبەری پرۆژەکان بەوانەی وێزگەکانی کێش بە پێی سروشتی کارەکان برادێکمان هەبوو کاک شازاد ئێساش هەر ڕەفیقین ڕۆژە ڕقی هەسابووتوی وەڵام ئاگرینە کەسی دەست نەکەوێ کۆبوونەوە ماڵم ناڵیەکە بۆ خەڵگاگە ئەمە وەکو نکتەیان گێڕایەوە ئەنیمایی بۆ خۆشی و باشەکی هە لەسەر ئەساسی ڕێز بووە باشە من هەر بۆم خاڵی جەنابتان ینی مەسلەی کۆبوونەوە و ئەوانە پێتان وانێک یەکێکە لە کاریگەرترین ڕێخستنەوەکانی خێزان بێت وەکو جەنابتانەڵی کەسی دەست نەکەوێت لە خێزانەکەدا کۆبوونەوە هەر بۆ خێزانی ینی تۆ هەفتەی جارێک پشوت هەیە جومعان بۆ نمونە هیچ نەبێت جومعان پشوویەکت هەیە لەگەڵ خێزانەکە تا کۆبیتەوە ئەگەر ڕاوێژیان پێ بکەی ئەگەر ڕاگۆڕینەوەیەکیان پێ بکەی ئەگەر باشکردن و ڕێخستنەوەیکی خێزانیان پێ بکەی ئەم هەڵەیە بێگومان هەڵەنیە و ئێستاش لە زانستی ئیدارەیە لە زانستی بەڕێوەبردنە لە بواری ئەندازیاریە لا يزال حتى سوا كAI ژێتە ناو بابەتەکانەوە و تقریبان خاتە هەموو بوارەکانی بەڕێوەبردن و ئیشەوە بەڵام کۆبوونەوە وەکو ڕکنێکی وەکو پیلەرێکی سەرەکی لە بەڕێوەبردنی ئیشە هەرماوە بێ پشتی پێ بەسرێ باشە ژیوان سەرکەوتنتە بەس بەدەر لە ئەم توانە و هێزەی کە هەتا من دەمێ باس لە دنیابینی بکەم بۆ شەعر و نووسین تا چەند ڕنگدانەوەی هەبووە لە جەنابتاوە تا چەند هەوڵت داوە یعنی لەم هەموو ئاڵۆزی و جەنجاڵیەی کە لە ڕۆژانەی جەنابتا هەیە من بەشێکی بۆ خۆم حەزم لە شەعر و ئەدەب هەیە بزانم بۆ جەنابیشتان وەڵاهی لە بنەماڵەیەکی شاعیر هاتووم هەم لە باوکە و هەم لە دایکەوە لە بەرنامەکەی تیشە باسم کرد لە دایکمەوە میرزا غەفور باپیری شاعیرێکی گەورەی کورد بوو و خاوەنی دیوانێکە لە باوکیشمەوە مەحوی شاعری مەزنی کورد باپیری گەورەمانە هەروەها لە عایلەکە مەلاسعی مەحویش خەڵکەوتووەکە ئەوی شاعیرێکە و دیوانی هەبووە و مامە عومەرم جگە لە باوکم ئەویش ئەدیبە و دەستی نووسینی هەیە بەڵام من خۆم نەچوومەتە دنیای ئەدەب بەڵام من بە شعرێکم حازر شعرێکی مەحوی حەزەکەم بۆ پێم خۆشە هەوڵی شعر نووسین نەیەوە ئیلهامی شعری نەبووە ئیلهامی شعریم نەبووە تا ئێستا نەوەڵا نەمتوانی و شعر ئیلهامە ینی ناتوانی ئەگەر بۆت ناتوانی مامۆستا عەبدوڵڵا هەیەتی نا ئەوش نییە باوکیشم هەر نووسەرش هەر وەکو نووسینەکە باشە من پێم خۆشە گەم لە شعرەکە وەڵاهی من ئەمە هەر ینی دنیابینی خۆشم لەم شعری مەحویەوە گزارش پێکەم کە ئەڵێ خەیاڵی پوچی دنیا وا دەماغ و دڵمی پێچاوە قیامەت هەر مەگەر ڕۆژی قیامەت بێتەوە فکرم لە پێکەوتوم و نەفسم بۆ هەوا دەشمێ وەکو مناڵ لەبەر پیری سەرم خۆی ناگرێت و تازە پێ ئەگرم چییە سوچ و گوناحی بۆچی دێکەم جەزاخانە لە قبر هەڵکەن هەتا ڕۆژی جەزا داوا چیە قبرم من ئەگەر ئیجازەم بێ حەزەکەم سەرگوریشتێکیش بگەڕمەوە هەر لەسەر ئەم شعری مەحوی کە لە بنەماڵەی ئێمە ئەم کۆپ لە شعرا زۆر گرنگی پێدراوە باوکم بۆ گێڕامەوەتی شێخ مەحموود حەفید خوا لێی خۆش بێتەوە سلێمانی ئەو کاتێک کاتر لە ئەواخری تەمەنیا بێ
شێ مەحموود حەفیز زۆر ڕەفیقی باپیری باوکمە بێ مەلا خالی مەحوی عیلاقەیەکی زۆر خۆشیانە بێ زۆر جار مەلا خالی شتی بۆ نێرێ لە خانەقاوە شێ مەحموود هەنگوین و شتی بۆ ئەنێرێ ئەم دۆستایەتیان نەبێ شێ مەحموود حەفید یەتە ناو شاری سلێمانی کە یەتە ناو شاری سلێمانی خەڵکی خۆشی سەرکردەیەکی گەورە و خاوەنی شۆڕش بووە خەڵکێکی زۆری لێ کۆ بێتەوە لای بەردەکی سەراوە سەر لەم ئەیا و دۆستیە بێ شێ مەحموود دۆستی زۆر بێت لە ناو شارە ئەژڵێ جواب بۆ مەلا خالی بنێرن ئەسم سەرێکی لێم لە خانەقای مەحوی باوکم جێراوتی من مناڵ بووم ئەو کاتە وتی شێ مەحموود هات و جوابیان بۆ مەلا خالی دەروتێن شێ مەحموود هەیەت بۆ لات طبعاً مەلا خالیش دیار بوو بەتە من بۆ نەیتوانیوە هەل لە شوێنەکەی خۆی بۆ شێ مەحموود کە ئەڕواوی تر کۆمەڵی خەڵکیشی لەگەڵایە ئینجاگەر ماڵی مەحوی ئێساش ماوە نەڕوخێنراوە هەر ماوە لە تەنیش خانەقای مەحویەوەیە شێ مەحموود خوا لێی خۆش بێ بە قادرمەکە سەر ئەکەوێ بۆ لای مەلا خالی مەلا خالیش دەسێنە ناتوانێت بە گۆچان هەڵەسێ لەسەر قادرمەکە بەیەک ئەگەن بەیەک ئەگەن و باوەش بەیەکە ئەکەن شێ مەحموود مەلا خالی ئەم شەعرا خوێنێتەوە ئەڵێ هەردووکیان قوڕیان پڕە بێ دەسەکەم بە گریان ئیتر ئەو ڕۆژە شێ مەحموودی حەفید لەوێ ئەمێنێتەوە وتر ینی پێکەوە نان ئەخۆن و کاتێکی یادگارێکی زۆر خۆش و حەزم کرد لەم بەرنامە پڕ یادگاری و نۆستالژیای ئەوەش باس جوانە دەستەکان و خۆش بێ لەگەڵ پەیوەندیت هەیە؟ بەڵێ لەگەڵ کاک شێ مەحموود پەیوەندیمانێ لەگەڵ کاک شێخ سەرهەدا پەیوەندیشی باشمان هەیە کەواتە باو باپیران ئەو ڕێچکەیان دروست کرد ئێوە شەر بەردەوامن لەسەر ئەو ڕێچکەیە بیانی واتاکە بەو شێوە پرسیارەکە بەو شێوە بکەم ئستفادە لە یەکترەکەن لە ڕاگۆڕینەوە و ڕاوبۆچیون و ئەو یادگەیە کە ئێستا باسی دەکەنەوە بەڵێ پەیوەندیەکی باشەیە لە بناسبەکانە سەر لە یەک ئێن و یەکتر ئەخوێنینەوە و ئیتر من زیاتر لەگەڵ کاک شێخ سەرمەدا بەهۆی هاوتەمەنی و ئەویش مهندسە پەیوەندیمان هەیە و زۆر جار یەکترە بینین باوکم لەگەڵ کاک شێ مەحموود شێخکاوەیە پەیوەندیەکی زۆریان هەیە و بەردەوامیشە یاخوا سەرکەوتوو بن کاک دکتۆر لە ژیانتا لە هیچ شتێک پەشیمانی بڵێیت خۆزگە ئەو شتەم نەکردایە دەسم بۆ شتە نەبردایە یا پلانێکی باشترم هەبوایە بۆ شتە شتی فراوان گەورە نییە لە ژیانمان بۆ شێوازە بێ سپاس بۆ خوای گەورە و دلۆفان بە بیرکردنەوە شتەکانم هەڵبژارد و پلانم بۆ داناوە لەبەرەوە لە هیچی پەشیمانی لە هیچی پەشیمانی تا ئێستا لە هیچی پەشیمانی باشە من دەمەوێت هێدی بچمە وچان وچان دەدەم بەوەی کە ئێمە لە بەشی لە هەفتەی ڕابردوودا بابەتی قسەکردن لەسەر دایەک قسەمان لەسەر نەکرد کە خاڵێکی ئەساسی بوو بۆ جەنابتان چەندین بەرزی و نزمی لە خۆ دەگرێت چەندین خۆشی و ناخۆشی لە خۆ دەگرێت دەکرێت بڵێم لەم بەرنامەدا پێم خۆشە ئەگەر قبوڵی کەیت سەردانێکی مەزاری پیرۆزی دایکت بکەین بە خۆشحاڵی باشە وەکو وەفایی کە ئەم کوڕە سەرکەوتووە ئەم کوڕە دڵسۆزە کە دڵسۆزی بۆ خاک و نیشتیمانەکەت لە ئەمڕۆدا بوویتە جێشانازی هەر هەمومان بچینە سەر مەزاری ئەم دایکە پیرۆزە و لەوێ ئیدامە بە قسەکانمان بدەین بەڵام پێشەوەی بڕۆینە ئەوێ چی بە دایکت دەڵێ لێرەوە بیر یەکەم و هەردەم لە بیری ناکەم ئەگەر دوورم لە تۆدایە ژیانی من لە مەرگایە بەڵام گیانم وەک بەپولە هەمیشە لە سەرسەردایە ڕحم کوڵۆ برینە جەستە ماوەرەی زەمینە دەنیا دەنجێ وادایە دەستگارم کە لەم هەموودایە هاتوومەتە سەر مەزاری شەمسا کەریم غەفور لێرە ڕۆحشادیان بۆ دەخوازین ڕۆحیان شاد بێ و جێگەیان بەهەشت بێت و لێرەشەوە بە کاک دکتۆر دەڵێم کاک دکتۆر بۆ خۆتان خۆش بن دووبارە هاوبەشی خەمتانی دەزانم دایکەکان درەنگ بێ زوو بێت لە هەر کاتێکدا بڕۆن زامەکانیان تیمار نابێ و ساڕێژ نابێت هەمومان لەم خەمەدا زۆریمان لەم خەمەدا دەژین و بەم برینانەشەوە دەکولێنەوە وەکو شاعر دەڵێت
دایە شیرین دایە ڕووباری نەبەزین لە فرمێسک و پێکەنین تا ئێمە ئەژین ڕێگا بڕین جا دڵنیام ئەوان لە فرمێسکەکان و لە پێکەنینەکانیاندا لە دوێنێدا ئێمەیان پەروەردە کرد لە ئەمڕۆدا ئێمە لە پێکەنین و فرمێسکەکانیەوە ئەوانەوە ئێمە گەورە بووین دەکرێت کاک دکتۆر دووبارە بڵێم ڕۆحی دایکی بەڕێستان شاد بێ لەگەڵ تەواوی دایکەکاندا و تەمەندرێژیش بۆ جەنابتان کە کەسایەتێکی وەکو جەنابتانی پەروەردە کردووە دەکرێت وەکو پرسیاریش ئەوە بڵێم چیت هەیە بۆم گۆڕە وەڵاهی ژیانی شاد هەردەم لە دڵمایە و لە بیرمایە دایکێکی میهرەبان و خۆشەویست بوو مامۆسایەکی پەروەردەی بەرز بوو و کەسێکی کاریزمایەکی خۆشەویست لە ناو خەڵکە دایمەن ئاشتی خواست لەگەڵ لایەنی خێرا بوو ڕووخۆش میهرەبان بۆ هەموو خزم و کەس و دەوروبەری لە ڕاستیدا ئێمە تووشی ئەزمەیەکی عاتفی زۆر قورس بووین لە ساڵی 2014 دایکی میهرەبانم تووشی ئەو نەخۆشی قورسە بوو زۆر هەوڵمانە چارەسەریکەین لە ماوەی 2 ساڵان هەرچی وترا و هەرچی ینی لایەنی تەندروستی و لایەنی پزیشکی وتی بۆمان کرد بەڵام بەداخەوە ینی دوجار وەکو بەفر لە بەرچاومانە ئەتوایەوە و ینی تری ئەمانە دەستخوای گەورە کاک دکتۆر لەو کاتەدا کە دایکت پێویستی بە نەخۆشخانەیەکی باش دەبێت ینی لێرە و لەوێ ئێمە زۆر جا باسی ئەوە دەکەین کە دەڵێن لە ڕابردوودا لەوانەیە شتێکمان نەکرد بێ بەرامبەر بە دایکمان ئەو نەکردنە بۆتە ئەوەی کە وجدان عذابمان بدات کە نەتوانین لە پاش مەرگی ئەوەی کە هەیە بۆی بکەین پرسیار لێرەدا دروست دەبێت جەنابتان دەچنە تورکیا لەوێ وەک کەسێکی غەریب دایکتان پێویستی بە هاوکاری و کۆمەک دەبێت ئەگەر ئەوم بۆ بگەڕیتەوە ئەو چۆن چۆنی بوو و لە چه حاڵێکدا ژیان لەو کاتەدا کە دایکتان نەخۆش بوو باڵێ بەداخەوە یەکێک لەو یاددەتاڵ و با بڵێن برینانەی کە لە دڵمایە هەرگیز لە بیرم ناچێتەوە شەوێکیان چوینەوە بۆ تورکیا بۆ وەرگرتنی عیلاج ئیتر گەیشت بۆ حەدێکە گەیشتە ئێسقانی ئازاری زۆری ئەوە ئەبواە دەرمانێکی تایبەت هەبێ تەنها بۆ ئازارشکێنەیە بوو کە لە ئوتێل بوون پێکەوە وتی هەست بە ئازارەکە ئەکەم لە تورکیا لە ئەستەمبوڵ بوو زمانت دەزانی کێشەی ئەوەم هەبوو ئەو کاتە ینی لەگەڵ ئێستا 10 ساڵ یان با بڵێن 15 ساڵ پێش ئێستا ئەکات 11 ساڵ پێش ئێستا ئەکات زمانی تورکی منە ئەزانی و شارەزاییشم نەبوو تووشی قەلەقەیەکی زۆر بووم ئەو شەوە چۆن ئاوا بەجێ بێڵم بەو ئازارەوە نەم ئەتوانی و نەشمەزین چۆن بیگەێنمە نەخۆشخانەیەک دوجار بە هەوڵێکی زۆر شەوێکی زۆر سەخت و باراناویش بوو من هەر بەتەن هەردووکمان بووین ئیتر هەر چۆنێک بتوانیم سارێ پیاکەم بگەینە فریاگوزاریەک فریاکەوتنێک تەواری کە پێڵێن ئاجیل لەوێ پێم وایە ئیتر کە چوینە ئەوێ دکتۆرەکان تێنە ئەگەیشتن لە کەیسەکەی چکە هەر بە تورکی قسەیان نەکرد زۆر بە زەحمەت توانیم قەناعەتیان پێ بێنم کە ئەو دەرزیەی لێبن چکە ئەگەر نا تا بەیانی بە ئازارەوە بێ منیش زەمیرم قبوڵی ناکرد بە هیچ جۆرێ دەرزیەکی تایبەت بوو تەنها بەوە ئازارەکەی ئەشکا چکە ڕۆژی دوایەوە ئەمان بردەوە بۆ خەستەخانەکەی خۆی کە زۆر دوور بوو لێمانەوە ئەوان بە شەو دەوامیان ناکرد بەیانەکەی ئەبوای بچوونایە و سیستەمێکی عیلاجی نوێی دەست پێ بکردا ئیتر بە هەر حاڵ تا درەنگ قەناعەتم پێهێنان کە ئەو جۆرە دەرزی لێبن و ینی بەرپرسیارەتی هەڵ ئەگرین دەرزەکان لێ و ئازارەکەی ئارام بووە و هێنامەوە ینی حاڵەتێکی با بڵێن عاتفی زۆر تایبەت بە نیسبەت بنەوە قەت ئەوم لەبیر ناچێت و بەڵام ئەوەی کە دڵم پێی خۆشە بە هەموو توانامەوە توانیم ینی خوا ئەوەی یامێکە بتوانم تا دوا هەناسەی خزمەتی بکەین نەک هەر من بەڕاستی خێزانەکە مناڵەکانم باوکم هەمومان پێکەوە هەموو شتێکمان بۆ کرد هەموو جۆرە خزمەتێکمان کرد ئەمە ئاسوودەیەکم ئاياتێکە ئەوەی لەسەرشان بوو وەکو ئەرکێکی ئەخلاقی و دینی بەرامبەر باوکو دایکوە والبڕ بالوالدینی ینی توانیم تا ئاسێکی زۆر بتوان ئەو خزمەتی بکەم لەوانە مرتەحم بەڵام بەداخەوە دوجار مانگ 11 2016 خوا ئەمری خۆی کرد و کۆتایی پێهات کە بەڕاستی لەو ڕۆژەوە ینی تاریکایەک لە دڵمانایە و خەمێکە کارگیز لە بیرمان ناچێتەوە خەمی دایک لەگەڵ خەمەکانی کە ئازاری هەیە ئازارەکەی جیاوازترە پێم وایە هیچ خەمێک بەقەدەر ئەکی دەبێ باوکی شەروا بێ ینی بەخە ئەوان خەمەکەی قوڵ نییە درێژ بێ بەڵام دایک هەمیشە بە وەفا و بە میهرەبانیەکەی ناسراوە بەڵام بۆ منداڵەکە هەندێک جار منداڵەکان سەرسامن بە ڕەفتار و بە جوانیەکانی دایکیان
پرسیارەکە بەو شێوەیە بکەم جەنابتان بە چ شتێکی دایکتان سەرسام بوون دڵپاکێکی زۆری هەبوو و لێبوردەیەکی زۆری هەبوو تەنانەت بەرامبەر خزم و کەس دۆست ئەوەی هەڵەشی بەرامبەر بکردایە زۆر جار ئەمان و بۆ دەرەجەیە ینی دایەمان و ینی ئەوەنە لێبوردەی و بێ وابێت پێویست ناکە ئێمە لەسەر قین شت بنیاد بنین و درێژەی بینێ با پێچوان و لێبوردەیمانە بێ بەخشندەیەکی زۆری هەبوو کە ئەمە واشی کردبوو لە ناو هەمووان نەخۆشەویست بێ بەداخەوە تەمەنی زۆر نەکرد تەمەنی 67 ساڵ بوو کە وەفاتی کرد ئیتر خوا ئەمری بەوە بوو ئەمە لایەنێک بوو کە هەردەم بەگەشتی تەماشایەکەم جێگەی بەهەشت ئینشاڵڵا ڕۆحی دایک و تاوی دایکەکان شاد بێت جێگەیان بەهەشت بێت بەڵام زۆر جار باس لە چێشت و خواردنەکانی دایک دەکرێت لەوانەیە وەک بەدیلێک بۆ ئەو خواردانەی کە دایکەکان یا خەڵکانی کە لێی دەنێن بەدەل لە دایکەکان هیچ خواردنێکمان پێخۆش نەبێت کە بیخۆین یعنی ئەو خواردنی کە دایک لێی دەنێت خواردنێکی تایبەتە با لە بەڕێستان پرسیاریەوە بکەم ئیشەڵا ڕۆحی شەمسەخان ئاگای لێمان دەبێت و ئاگای لە کوڕە جوان و تاقان و سەرکەوتۆکەی دەبێت کە لەم بەرنامەدا لەگەڵمانە چ چێشتێکی دایکتت زۆر پێ خۆش بوو دەستاوی زۆر خۆش بووە زۆر گرنگی بە ینی خواردن و ڕازانەوەی سفراکرد چێشتی دەستی دایک دووبارە نابێت ینی دایک بۆ شایەک بەجێڵێ کە پڕ نابێتەوە هەرگیز پڕ نابێتەوە هیچ شتێکت بۆ دایکت نووسی یا هیچ شتێک بەڕاستی ینی وەفاتی دایکم کاریگەری زۆریشی هەبوو لەسەر باوکم ینی باوکم کەوتە وەکوڵێ بەحرێکی خەم و پەژارەوە ئەو وای لێکرد خۆی کۆمەڵی نووسینی لەسەر بنووسێ وام با بڵێن خێزانی بوو هاوڕەیەکی تەمەنیشی هاوڕێی تەمەنی بوو لە خۆشی و ناخۆشیەکانە لەگەڵ بەتایبەتی لە کاتە تنگانەکانەکە لە بواری سیاسەتە کاری کردو لە بواری حیزبیاتی تووشی ناخۆشی قورسی بۆ دایکم لەگەڵ یا بووە ینی لە ژیانە ناخۆشەکانە ژیانی لەگەڵا بەڕێ کردووە ئەمە کاریگەری زۆری هەبوو لەسەری خۆی زۆر شتی لەسەر نووسی وە کۆمەڵێت دۆست و برادریشی کە ئەو بارودۆخەی باوکمیان بینی و وەزعی دایکم 16 کتێبی لەسەر دەرکرا و من خۆشم چەند جارێک لە ساڵانەکەیە ینی ئەوەی کە لە دڵما هەڵێنجراوی شعور و دڵم بووە لەسەری نووسیوە ئێستش هەر لە ماڵەکەی کتێبەکان بوونیان هەبوو ئێستاش زۆر لە کتێبەکان باشە ئێستاش کتێبخانەکە و ماڵەکە وکو خۆی ماوەتەوە جاوەکو پێشنیارێک و ئەوەیە کە بۆ جەنابتان ئێمە ویستمان لەگەڵ بەڕێستانە ماڵەکە کۆکەینەوە کتێبخانەکە کۆکەینەوە دیارە جەنابتان وتان با و ماڵ دەستکاری نەکرێرۆکو خۆی بمێنێتەوە ئەویش یەکێکە لەوانەیە کە جەنابتان جوانیەکانی دایەک لە هەر شێوەیەک گابن لە هەر شوێنێکی ماڵەکە یابن هەر بەو جوانێ دەتانەوێت بمێنێتەوە بەڵێ لە بەردڵی باوکم لە بەردڵی باوکم ئەرەوە من ئەمەوەش بڵێم کاکداناس عەبدوڕەحمان شاعیرێکی زۆر ناسراوی سلێمانی بەڵام خۆی ئێستا لە دەروێ وڵات ئەژی شعرێکی زۆر جوانی نووسیوە من دوای ئەوە ئێمێ لەسەر وەفاتی دایک و لەبەردەسم نێنەوەڵا ینی بە ئاوازێکیش کاک فەرەنگ غەفور ئاوازی بۆ دانا و کروێتی بە کۆپلێکی گۆرانی بەڵام ینی بڵاو نەکراوەتەوە توانم دەنگەکەی و بەمێ ئەویش هەر لەسەر ینی وەزعی باوکم و وەفای باوکم بەرامبەر دایکم و لەو ڕۆ شعرێکی جوان نووسراوە چ قسەیەکی دایکتت بیر ناچێتەوە وەکوتم ینی میهرەبانیەکەی ئەو لێبوردەی ینی هەردەم ئامۆژگاری گەورەی ئەوە بوو کە لێبوردەیمان هەبێ بەرامبەر خزم و کەس و دۆست و بێگانەش ئەگەر خراپەی بەرامبەر کردین یاخۆ ڕۆحی شاد بێت کاک دکتۆر ئەگەر ئێستا دوایین پەیامی ئاڕاستە بکەیت دەتەوێت چ پەیامێکی ئاڕاستە بکەیت چۆنی وەفا و قسەکانی خۆت بگەینی بۆ ئەکید ینی بەپێی ئەمە ئەلحەمدولillah هەموو بڕامان بە دینی ئیسلام و پێغەمبەرمان صلی الله علیه وسلم و فەرمودەکان و شریعەتی خوای تەعالا هەیە ئەکید ئێستا ئەم لە بەرزەخە میوانی پێغەمبەرە صلی الله علیه وسلم و دوجار ئەبێ هەموو ئینشەڵڵا لەو دنیا بەیەک ئەگەینەوە گیانی شاد بێت و هەردەم ینی لە بیرمانە و لە نزاکانمان بێبەشی ناکەین لە خوێننی فاتحە هەموو ڕۆژێک ینی لانی کەم دووجار فاتحە لەسەر گیانی دایە کاک دکتۆر لەوانەیە هەندێکمان لێرە و لێوێ دەسەڵات و ئیمکانێتی ئەومان نەبێت کە خێرکەین بۆ دایک و باوکمان و بۆ مردووەکانمان بەعام
بەڵام دەتوانین بە پاڕانەوەکانمان بەدەست بەرزکردنەوەکانمان بۆ خودای تاقوتەنا بۆ خودای ئەرحەم الراحمین ڕەحم بە مردوەکانمان بکات و مردووی هەموو لایەک جێگەی بەهەشت بێت ئیشەڵڵا هەمووان دوورە بین لەو خەم و تەمەی کە بە مەرگی ئازیزانمان تاقی بکرینەوە. کۆتا قسەت دەبێت بۆ وەکو کۆتا قسە دەتوانانی پەیامەکەت بگەێنی. زۆر سپاس بۆ ئێوە بەڕاستی بەرنمەیەکی گرنگ بوو لە ژیانمان ڕەنگە ئەتوانم بڵێم ئەگەر ئەنی سەدان چاوپێکەوتنی جۆرە جۆرم کردو بەڵام هەموو چاوپێکەوتنانە بەلایەک ئەمە ئێوە بەلایەک چکوانی تر زیاتر ڕسمیات و بەڵام لێرەدا ئێستا پێش بە جەنابی تمودیانی قسەی وام وتووە ڕەنگە ئەگەر ئەم بەرنمەی ئێوە نەبووە بۆ هەتا لە دڵمە بنێژرایە بەڵام ئێوەواتان کرد ئەنی بیڵێم و باسی بکەم بەڕاستی خۆشحاڵ بووم و هیوای سەرکەوتنتان بۆ. زۆر سپاس بۆ بەڕێستان جەنابتان جێی شانازین کە هەمیشە بە دەستکەوتی باش و بە سەرکەوتنی باش و بە دڵسۆزی و بە کارامەیی توانیوتانە خۆتان بسەلمێنن هەم لە کایە حکومیەکاندا هەم لە کایە کۆمەڵایەتەکاندا و ئێستش لەسەر گۆڕی دایکتین بە وەفاکە وەفا بۆ دایکت و بۆ ئازیزانت نوێ بکەیتەوە. دووبارە سپاسی بەڕێستانەکەم. مەمنون زۆر خۆشحاڵ زۆر خۆشحاڵ. بەڵێ خۆشەویستان سپاس بۆ ئێوەش کە تاو کات لەم بەرنامەدا لەگەڵمان بوون لەگەڵ وێزگەکانی تەمەنی بەڕێز دکتۆر ئاگرین عەبدوڵڵا کە توانیمان هەندێک لە وێزگەکانی تەمەنی هەڵڵێینەوە بە هیوای تەندروست باشی بۆ هەموو لایەکتان بە هیوام هەمووان لە خەم و تەم دوور بن و ڕێزی ئەو کەسانە بگرین کە لە چوار دەورماندان کە خۆشمان دەوێن کە هەمیشە بدەین تەبایی و دڵسۆزی و خۆشەویستی لە نێو کۆمەڵگەدا زیاتر گەشە پێ بدەین. لێرە لەسەر ئەم گۆڕە لە پاش مەرگ ئێمە هیچمان پێ ناکرێت بۆ ئازیزەکانمان بکەین جا ئەوەی کە پێمان دەکرێت خۆشەویستی و ڕێزگرتن و تەبایی و گونجاندنە خۆشەویستی و ڕێز ئێمەش بۆ ئێوە کە تاو کاتمانەوە لەگەڵبان. دووبارە سپاس بۆ میوانی بەڕێزی بەرنامەم تەندروست بن و دوور بن لە بەڵاو دوور بن لە خەم. لە باوەشی گەرمی تۆدا فێریشقی نیشتیمان بوو ئەو ڕۆژانەی لە تۆ دوور بوو لە ژیانم پەشیمان بوو هەروەک چرۆی لێوی بار ئاوارە بووم بەدەست ڕۆژگار ئەبێ ڕۆژێک بیت بینمە ئەیدایە ژیاندایە ئەگەر دوورم لە تۆدایە ژیان